بینەرانی قەدرگرانی کوردستان 24 سلااوان لێبێ خۆشحاڵم جارشی لە پرۆگرامی بۆ هەمووان بە ئێوەی هێژا شاد دەبمەوە دیارە لە 20 ئۆکتۆبر هەڵبژارنی پەرلەمانی کوردستان وا بڕیارە بەڕێوە بچێت لە سەر و بەند و دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن پرۆگرامی بۆ هەمووان تەرخان دەکەین بە ناساندنی کاندیدان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمشەو لەگەڵ 4 کاندید کە بەنیازن نوێنەرایەتی دەنگدەرانی هەرێمی کوردستان بکەن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان گەنگەشە دەکەین بۆ ئەوەی دەرفەتیان پێ بدرێ خۆیان بناسیێن و بەرنامەی کاریان بۆ دەنگدەرانی کوردستان ڕوون بکەنەوە هەریەک لە بەڕێزان سەیران حەمیدە فەندی هەروە شێخ عەبدوڕەحمان بێلاف دکتۆر شارام عەلی کەژۆ دکتۆرە دیلمان ئازاد خۆشناو زۆر بەخێر بێن پێم وابێ ئێوە تا ئەندازەیەک لە نێو خەڵکی ناسراون بەڵام پێم خۆشە لە زاری خۆتانەوە زێدەتر خۆتان بە دەنگدەر و بینەرانی پرۆگرامەکە خۆتان بناسیێنن سەیران خان پێشەشی دێمە لای جەنابەت بە سەیرانی حەمیدە فەندی کچی فەرماندە و تێکۆشەری خوا لێ خۆشبوو پێشمەرگەی دێرینی گەل ناسراویت کەرەمکە سپاس دەکەم کاکسەهێن لەوە بەرنمەیە سپاس بۆ جەنابەت من سەیران کچی تێکۆشەری گەلەکەمان پێشمەرگەی سەرکردا مامۆستا حەمیدە فەندیم کاندیدی لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستانم لە بازنەی هەولێر و ژمارەی کاندید بوونم 32. بەڵێ کاک شێخ جەنابەت ناسراوی لە 3-4 بوار لە ڕووی نووسین و ئەدەب و شاعر و ئیتر پاڵپشتی هونەرمەندان و کۆمەڵێک بواری دیکە و لە ڕووی ئیداریشەوە چەند پۆستێکت وەرگرتۆ و پێم خۆشە زێدەتر لە سەرزاری خۆتەوە خۆت ناسێنی من ناوم عەبدوڕەحمان بێلاف بەرزنجیە لە بنەماڵەیەکی کۆمەڵایەتی و ئاینی کوردستانم کاندیدی لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 43 لە بازنەی هەولێر بەڵێ بەخێربێن سەرچاوان کاک دکتۆر جەنابی شت پێم خۆشە زێدەتر من دکتۆر شەهرام عەلی کەژۆم کاندیدی ژمارە 35 لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستانم طبعا دروشمێمە ئارامی و ئاوادانی پێکەوەی و خۆڕاگریە لە بازنەی هەولێر سەر ئەوانش لە بازنەی هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران تەڵەکردنەوەمان پێم وابێ لە ناو جیلی نوێ باش ناسراوی بەڵام پێم خۆشە خۆت زێدەتر خۆت سپاس کاسانی ئەم دکتۆرە دیلمان ئازاد خۆشناو کچی حاکم ئازاد خۆشناو کە پێشتر سەرۆکی داواکاری گشتی هەرێم بوو کەسێک بوو خزمەتێکی زۆری ئەو خەڵکی کرد لە هەرێمی کوردستان کاندیدی لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان کاندیدی ژمارە 22 لەسەر پارێزگای هەولێر و دەوروبەری پۆرێتەکەشت بڵێ پسپۆری پزیشکی دادوەریم و مامۆستای زانکۆم لە کۆلێژی پزیشکی باشە سەراخان دێمە لای جەنابەت تۆ ئێستا کاندیدی دەنگدەر چاوەڕێی ئەوە دەکا بزانێ بەرنامەی کارت چییە یەکەمین بەرنامەی کارت یان یەکەمین هەنگاوت ئەگەر بچیتە پەرلەمان چییە چیت لە هەک بەدە بۆ دەنگدەرەکانت من ئەوەی ڕاستی بیتن من ئەمەوێ مێژوەکەی خانەوادەکەم و خەباتەکەی زۆر بە جوانی بپارێزم و ئەو ڕێبازەی کە هەموو ژیانی خۆیان بە تایبەتی جەنابی مامۆستا حەمیدە فەندی هەموو ژیانی خۆی کردە قوربانی ئەم ڕێبازە و هەدەفی من لە چوونە پەرلەمان ئەوەیە کە ببمە بەشێک لەوەی کە مێژووی خانەوادەکەم و ڕێبازی پیرۆزی بارزانی بە جوانی بهێلمەوە و جێی دەستیشم بە دڵنیایی دیار بیتن و وعدی ئەوەمدایە سنگەرەکەی مامۆستا حەمیدە فەندی بگوازم و پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بەرگری لە مافی یەکەیەکەی عەزیزان و خۆشەویستان خەڵکی کوردستان خاک و نیشتیمانەکەم بکەم بەڵام لەو بڵێن خولی شەشەمی پەرلەمان پێویستیمان بە حکمی ئەوەی کە ململانەیە کە ئێستا و سەراعەکە بە شێوازەکی زۆر توندا و هیوادارم خەڵکەکە زۆر بە وریایی زۆر بە وعیەکی کامل بتوانن بێنە سندوقەکانی دەنگدان چونکە ململانەی ئەو جارێمان ململانەیەک نییە لەگە حەزب لۆ حەزب ململانەی ما لەگە دوژبنان و لەگە وڵاتانی کە نایەنەوێ ئەو دەستکەوتانێک کە هەرێمی کوردستان بەدەستی هینایە وەکو خۆی بەرەو پێش بچیت و ئاوەدانی هەبی و من هیوادارم خەڵکەکە ئەگەر چەند کەم و کوڕی هەبی چەند کێشە هەبی چەند گرفت هەبی کە من وەکو پارتیەک من ئەزانم یەک دنیا کێشە و مەشاکلمان هەیە بەڵام ئەوەی
گەورەترە لە هەر هەمووی کەرامەتی کورد و کوردستانە کە من بە ڕاشکاوی زۆر بە سەراحەت و بە جەراعەت و بە بوێری ئەتوانم بڵێم تەنها پارتێک لە ناو هەرێمی کوردستان کە کەرامەتی کوردستان و خاک و نیشتیمانی کوردستان لە ناو ئەو دەستە ئەمینەی پارێزراوە پارتی دموکراتی کوردستانە و من هیوادارم خەڵک بێتە سە سندوقی دەنگدان دەنگ بە لیستی 190 بدە دەستخۆش بە کاندیدانی دیکە بێن کاک دکتۆر شەهرام جەنابەت زۆر بە پەلەبووی دروشمەکەم بۆ باسکەی دروشمی پارتەکەتان پێم خۆشە لە ڕێی دروشمەکەەوە بەرنامەی کاری خۆت ئەو بەڵێنانەی کاتە زێدەتر دەتەوێت کار لەسەر چی بکەی کەشیتە پەرلەمان. زۆر سپاس کاکسەیەن تەبان بەرنامە و کارنامە و پلانی پارتی بەرنمێکی زۆر دەوڵەمەندە زۆر گشتگیرە و هەموو سەکتەرەکان دەگرێتەوە. بەڵێ من ئەوەی تێبینیم کردووە ئەگەر ئێمەی کاندید لە دوای هەڵبژارن ئەگەر بووین بە پەرلەمانتار بتوانین هەموو هەوڵێکی خۆمان بدەین 100% بەرنامەی پارتی کارنامەی پارتی جێبەجێ بکەین ئەوە کارێکی زۆر گەورەمان کردو. بێگومان لە هەموو سێکتەرەکان لە کشت و کاڵ باسی گەنجان خزمەت گوزاریە گشتیەکان زۆر بە تێر و تەسەلی بەرنامەی پارتی یاخود کارنامەی پارتی باسی هەموو ئەو سێکتەرانەی کردووە. من خۆم لەبەرەوەی پسپۆڕیەتێکەم لە بواری بەڕێوەبردنی دامەزراوە من 16 ساڵ لە ئەنجومەنی وەزیران بوو زۆر بە وردی ئاگاداری بەشێکی زۆری کێشەکانم دەزانم ئەگەر یاسایەک کە دادەڕێژرێت چۆن دادەڕێژرێت ئەگەر جێبەجێ ناکرێت هۆکار چییە هەموو ئەو بۆشاییانەی کە لە ناو یاساکان هەیە یاخود لە ناو پلانەکان هەیە زۆر بە وردی چاودێریم کردو ئەو فترەیە بۆیە بەدڵنیاییەوە کارێکی وا دەکەین بەهێزترین باشترین یاسا کە زۆرترین خزمەتی هاوڵاتیان ئەو بەرنامە پلانی منە بە شێوەیەکی گشتی چونکە ئێمە کاندیدی پارتی دموکراتی کوردستانین و دەبینە ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بۆیە دەبێت جێبەجێکاری تەواوی کارنامەی پارتی بین کە من دڵنیام لەوەی کە کارنامەیەکی زۆر دەوڵەمەندە و دڵنیام لەوەی کە هەموو چین و توێژەکان دەگرێتەوە و خزمەت بە تەواوی ڕۆڵەکانی ئەو گەلە دەکات. دەستخۆش کاک شێخ بە شتێک هەیە بۆ بینەران ئاشکرای بکەم دەڵێن شێخ عەبدوڕەحمان بێلاف بە کەسی یەکەمی پاڵپشتی و هونەرمەندی دوور وڵات زیادە سعداد دەندرێت ئەم لە ڕێی تێکستەوە لە ڕێی زۆر کاری دیکەش کە پشتیوانی بووی پێم خۆشە باس بکەی بەرنامەی کارت چییە بۆ هونەر و هونەرمەندان بۆ ئەوانەی کە دەدناسن لە نێزیکەوە ئێستا کاندید کراویت ئەنجا حزبەکە کاندیدی کردویان ئەوە تا خۆت داوات کردووە کاندید بکرێت کەرەمکە. سەرەتا سوپاسان دەکەم بۆ جەنابەت. تەبان ئێمە کە کاندید کراوین هەست بەو بەرپرسیارەتی گەورە دەکەین کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کاندیدی کردوین و کە ئەم متمانەی بە ئێمە بەخشیوە و ئێمەش دەبێت لە ئاستی ئەو متمانەیە بین کە حزبێک کە زیاتر لە 70 ساڵ ئەزمون و حکمەتی پاراستنی کوردستان و دۆزی ڕەوای کورد کە بە هەموو شێوەیەک پارێزگاری لێ کردووە. تەبان من بەشێکی لە ژیانم پرۆژەی ژیانم هەر لە سەردەمی منداڵیمەوە لەگەڵ هونەر و هونەرمەندان و نووسین ئەو شتانە بوومە بەڵام کە ئەگەر خوددا کردی هاوڵاتی خۆشەویستەکان دەنجیان پێداین ئێمە بەتەنیا بۆ کاری هونەران هونەرمەندان بەشێک دەبێ هونەر لەو پرۆژەیە کە ئێمە بۆی دەچین بەنسبەت هونەرمەند و ئەدیب و نووسەر و ڕۆشنبیران و نەبێ پارتی دیموکراتی کوردستان کە کاری لەسەر نەکرد بێ هەر لە زووی زووەوە پارتی دیموکراتی کوردستان دەستگایەکی زەبەلاحی وەکو دەستگای مکوریانی دامەزراندووە بۆ چاپەمەنی و کتێب و فەرهەنگ و ڕۆشنبیری و بڵاوکردنەوە هەروەها دەستگای ئاراس کە دەستگایەک بوو زۆرترین زۆر باشە کێشەمان لەوانە نییە بەڵێستا من ئەوی لە تۆم دەوێت شێخ عەبدوڕەحمان بێلاف وەسفم کردی خۆشت ناسراوی پێوی زۆر بە وەسفی من ناکە
دڵنیایت لە ئاستی متمانەی دەنگدەرانت دەبیت کە چیتە پەرلەمان؟ ئێمە تەبعاً ئێمە و دەنگدەران هاوڵاتی یەک نیشتیمان و یەک ئامانج و کۆژان و مێژوو کۆمان دەکاتەوە و ئاستی متمانەی دەنگدەرانیش ئێمە بەزارەکی ئەو بەڵێنانە نادەین. ئێمە دەبێت لە پەرلەمان بە پراکتیک وەڵامی ئەو دەنگدەرانە بدەینەوە کە متمانەیان بە ئێمە کردووە. دەستخۆش دکتۆرە، بەو پێی کە پسپۆرەتەکەت لە بواری پزیشکیە، پێم خۆشە بزانم چیت لە هەک بەدا بۆ بواری تەندروستی، چکە لە وڵاتانی ئێمە دەبینین لایانی سیاسی کاتێکە هەڵبژاردن دەکرێت بابەتی تەندروستی، بابەتی ژینگە ئەوە پێوەری یەکەمینە بۆ دەنگدەر. ئەتۆ لەبەرەوەی پسپۆرەتەکەت پزیشکە چی لە هەک بەدا لە بواری تەندروستی بۆ چاکترکردنی ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان کارم خۆی کارنامەی کابینەی نۆ لە بۆ کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەند بوو لە بواری تەندروستی، بەڵام لەوانەیە هەندێک ئاستەنگی قەیران هاتبیتە پێشنەی هێشتبیتن ئەو پرۆژانە تەواو کرابێتن. ئیدی کە دەچینە پەرلەمان بەڵێن دەدەین کار بکەین لەسەر تەواوکردنی ئەو پرۆژانە، اینجا لە بواری تەندروستی بێ یان لە بواری خوێندنی باڵا بێ یان لە بواری خانەنشینی هێزە ئەمنیەکان بێ یا هەر بوارێک کە پێشتر تەواو نەکراوە بەڵێن دەدەین کاری لەسەر بکرێتن بەڕاستی ئەو بوارە. لە سەبارەت بەوەی کەوا پارتی لە هەر پرۆژەیەکدا سنتەری خزمەتکردنی خەڵکە، واتە ئێمە هەر پرۆژەیەک ناچێتە دەنگدانەوە تاکو پارتی دڵنیا نەبێت کە ئەوە مەبەستەکەی خزمەتکردنی هاوڵاتیانە. واتە پێشتر لەمە دواش کاتێک کە پرۆژەیەک دەهاتە ناو پەرلەمان یان دێتە ناو پەرلەمان تا پارتی دڵنیان نەبێتن لەوەی کە خزمەت بە هاوڵاتیان و قەواری هەرێمی کوردستان دەکاتن ناهێڵێ بچێتە دەنگدانەوە. ئێمەش بەڵێن دەدەین کەوا بەڵێن بە دەنگدەران دەدەین کە ڕاستگۆیانە ئەو کارانیان بۆ جێبەجێ بکەین. پرسیارێک دەکەم لە هەر چوار بەڕێزانم کە چوونە پەرلەمان، جا دەتوانن یەکێک وەڵام بدەنەوە کە چوونە پەرلەمان. تەنگدەری ئێوە دیارە کاندیدی حزبێکن پارتی دیموکراتی کوردستانی ناوە، کە دەچنە پەرلەمان ئایا هەر چوارتان بە پرسیارەتەوە پرسیارەتان یەکەم تەنها کار بۆ دەنگدەرانی پارتی دەکەن یا ئەوە تا دەبنە نوێنەری دەنگدەرانی لایەنە سیاسەکانی دیکەش؟ کارم کرد ئەوەی حقیقەتە کە دروشمی ڕاستەقینەی پارتەکەی من کە پارتی دموکراتی کوردستانە خزمەتکردن بەر لە بەرژەوەندی حزبیە، کەواتە خزمەتکردن بەس و چین و توێژەک نیە لە حزبەک نیە لە هەموو کوردستانە، کەواتە کە گوتت خزمەتکردن و هەمیشە ئەجیندای سیاسی و کۆمەڵایەتی گشتەکەی ئەو لە خزمەتی خەڵکانی کوردستان، قوارەی هەرێمی کوردستان، پاراستنی کوردستان بووە و هەلگری ئەو دروشمن و من دڵنیاتان ئەەکەمەوە هەر هەمومان نوێنەری خەڵکەکەی خۆمانین، ئێمە نوێنەری بەس حیزبەکەی خۆمانین، ئەمە نوێنەری هەموو خەڵکی کوردستانین و بەر پرسیارەتی ئەو بەڵێنەی ئەدەم کە من کا هەر وەکو بە جەنابتم گوت من بەرگری ئەەکەم لە مافی تاک بە تاکی خەڵکی کوردستان خۆم بەرپرس هەمان پرسیارت ئاراستە دەکەم. بەڵێ پارتی دیموکراتی کوردستان ئێمەی وا پەروەردە کردووە کە خۆی حزبێکە بە درێژایی مێژوو دەستکەوتی زۆری بۆ گەلی کوردستان فەرەهەم هێناوە، جیاوازی نەکردووە لە نێوان ئاینەکان و لە نێوان ئەحزابەکان، لە نێوان تاچی کورد، لە نێوان هیچ ئاین و ئاینزایەک. ئێمەش کە پەروەردەی ئەو حزبین و لەسەر ئەو ڕێبازی ئەو حزبەی دەڕۆین لەناو پەرلەمانی کوردستان هەوڵ دەدەین بۆ خزمەتی تەواوی دانیشتوانی کوردستان بە هەموو ئاین و ئاینزاکا و ڕەگەز و هەموو هاوڵاتیانی کوردستان. دەستخۆش کاک دکتۆر، دەنگدەری لایەنێکی ئیسلامی کۆمۆنیستی یان ئەوانەی کە ئێستا خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناوناوە بەیانی دێت دەبینێتەوە لە پەرلەمانی کارێکی بە توێە، چی بۆ دەکەی؟ تاوان کاکسەهێن من ڕاستە بە پلەی یەک بە دەنگی ئەندامانی پارتی دەنگدەری پارتی دەبم بە پەرلەمان. بەڵێ کە دەڵێن بە پلەی یەک کەواتە دەنگدەر لە ناو دەنگدەرەکان دەنگدەری تریشی لایەنەکانی تریشان. من لەو ماوەیە خەڵکانێکی زۆر لە لایەنەکانی تر بڕوای تەواویان بە من هەبووە
و دڵنیاش بن خەلکێکی زۆر لەلایەنەکانی تر دەنگم پێ دەدەن دەنگ بە لیستی 1970 دەدەن و لە ناویشان دەنگم پێ دەدەن چونکە لە گفتوگۆکانم لەگەڵ یاندا گەشتونەتە ئەو قەناعەتەی کە بەڵێ دەنگدان بە لیستی 1970 واتە دەنگدان بە ئەزمموی هەرێمی کوردستان دەنگدانە بە ئارامی دەنگدانە بەو دروشمە جوانی کە پارتی دموکراتی کوردستان هەیە کەواتە دەرێک بێ بەبێ دڵنیاییەوە هەر سەیری پارتی کە بەرنامە و کارنامەی پارتی تەنها بۆ پارتیەکان نییە وها گشتگیرە هەر چوار پارێزگای کوردستان دەگرێتەوە هەموو خەڵکێک لە هەموو ئاینەکان هەموو بیر و باوەرە جوداکان بۆ هەمووانە نەیوتووە لە تەنها ئەوە بۆ خزمەتکردنی پارتیەکانە بۆ خزمەتکردنی دڵسۆزەکانی پارتیە یاخود بێگومان ئێمە نوێنەری هەموو ئەو خەڵکە دەبین کە دەنگمان پێ دەدەن لە ناو پارتی و دەنگیشمان پێ نادەن و نوێنەری هەموو ئەو دەنگی جیاوازانش دەبین کەواتە حزبەکەی ئێوە کە ئێوەی کاندید کردووە دەمەوێتتان پرسم ئێوە بەردەوام دەبن لەسەرەوەی کە پارتی ویستوێتی هەمیشە و دروشمە هەڵگرتووە پاراستنی قواری هەرێمی کوردستان کە ئێستا لەم بانگەشەیە دەیبینین هەندێک لایانی سیاسی بەرنامەی کاریان یان دروشمەکەیان بریتە لە ڕووخاندن و ڕاگرتن و نەمان و کۆمەڵێک بابەتی دیکە بە بەراورد لەگەڵ پارتەکەی ئێوە کە دەڵێ خۆراگری و ئاوادانی زیاتر ئایا لەسەر هەمان ئەو دروشمە بەردەوام دەبن بەڵێ بە دڵنیایەوە کاکسەهێن پارتی دیموکراتی کوردستان واتە شەرعیەتی ئەزمموی هەرێمی کوردستان کاتێک جەنابی سەرۆک دەفەرموێت بەهێزبوونی پارتی واتە بەهێزبوونی کوردستان لەو ڕوانگەوەی هاتووە هەر کاتێک پارتی بەهێز بوو بێ کوردستان و هەرێمی کوردستان نەک تەنها لە ناو عێراقدا لە هەموو جیهاندا بەهێز بوو دکتۆرە بە دڵنیاییەوە تازە پێش کەمێک باسم کرد گوتم سنتەری کارکردنی پارتی دیموکراتی کوردستان خزمەتکردنی هاوڵاتیانە نەمانگوت هاوڵاتیانە لە کە ئەوە بەڕاستی پارتی بە ئەرکی دەزان نەک بەمینەت بەرامبەر هاوڵاتیانی خۆی و ئەگەر تەماشاش بکەین بۆ نمونە بیهێنینەوە تەماشای هەولێر و دەوروبەری بکە کە حکومڕانی پارتی تێدا پێکەوە ژیانێکی چەند جوانی تێدایە چ لە ڕووی ئاینی لە ڕووی سیاسی لە هەموو بوارێکی ژیانەوە ئەو پێکەوە ژیانە یەکەم بەڵگەیە کە پارتی جیاوازی لە مابین هیچ چین و توێژێک ناکە بەڕاست دەستخۆش با پرسیارێکی دیکە ژوو بۆری هەر چوارتان بکەمەوە چونکە ئێستا خەڵکێک دەپرسێ زۆرجار لە ناو خەڵکی سادە و ساکار باس کرا و خەڵکێک دەچێتە پەرلەمان دەوڵەمەند دەبێ پرسیارەکەی من لێرە ئەوەیە بۆ ئیمتیازاتی شخصی خۆتان دەچن یان ئەوە تا بەکردەیی دەتانەوێ خزمەتکاری دەنگدەر و خەڵکی هەرێمی کوردستان بن من دەمەوێ لە پەرلەمان بم لۆ ئەوەی کە خزمەتی خەڵک بکەم و درێژە پێدەری مێژووی خەنەوادەکەم بم کە بابم هەموو ژیانی خۆی کردە قوربانی و نەزری ئەو نیشتیمانە و ئومێدەوارم جێی دەستیمە دیاربی و هەرچەندەکە من وەکو خۆم وەکو کچی مامۆستا حەمیدە فەندی لەوانەیە فەراغی مامۆستا حەمیدە فەندی بە من پڕ نەکرێتەوە بەڵام من بەڵێن ئەدەم و هەموو خەڵکی کوردستانیش دڵنیا ئەکەم و کە دەبی بۆنی مامۆستا حەمیدە فەندی لە من بێ و مامۆستا حەمیدە بەڵێن بدەیت کە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی بەڵێ و هەموو خەڵکی کوردستان دەزانن کە پێشمەرگەیەکی سادە و سەرکردەیەکی مەزنی وەکو مامۆستا حەمیدە فەندی کە هەمیشە لەگە ئازار و محنەتەکانی خەڵک ژیا هەمیشە بە زیندوی لە ناو دڵی خەڵک ئەمێنێتەوە ومێدەوارم منش جێی دەستم دیار بیت و ئیشەڵە خزمەتی خاک و نیشتیمان شێخ کەرەمکە سپاس بڵێن ئەمن پێم وانە من بڕۆم بۆ پەرلەمان بە ئامانجی ئەوەی کە بۆ دەستکەوتی تایبەتی خۆم چۆ پەرلەمان بەڕاستی شوێنی خزمەتکردنە و حزبێک ئێمەی وا پەروەرە کردووە و خێزانەکەم ئێمەی وا پەروەردە کردووە و ئاینەکەم ئێمەی وا پەروەردە کردووە و مێژوەکەم ئێمەی وا پەروەردە کردووە کە ئێمە زۆر بە دڵسۆزی و بە مخلیسیەوە کە کار دەکەین بۆ تەواوی خەڵک دەستخۆش کاک دکتۆر جەنابەت من باوەڕم وایە ئەگەر ئەندامی پەرلەمان کەسێکی کارە بتوانە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بێ ئەگەر ئەندامی پەرلەمان بتوانێتن مۆدلێکی جوان جیاواز و بەهێز بێ لە ناو هاوڵاتیاندا بێ لە ناو خەڵک بێ دەنگی هاوڵاتی بگەینێ بتوانێت کارکتەرێکی بەهێز بێت کەس بیر لەوە هەر ناکاتەوە کە ئەو کەسە امتیازاتێکی هەیە بەڵام بەداخەوە لەوانەیە حاڵەتێکی وا ڕوویدا بێت ئیتر بەهۆی لاوازی ئەندامێکی پەرلەمان سەرنجی هاوڵاتیان چوو بێتە سەرەوەی کە بەڵێ ئەندامانی پەرلەمان لەبەرەوەی امتیازاتێکی زۆریان هەیە
بۆیە چیان لە بۆیە پەرلەمان بابەتێکی تر هەیە کاکسەهێن بڵێ باس لە فەرموو. خانە نشینی پەرلەمانتاران دەکرێت طبعا زۆر مزایدات لەسەر بابەت کراوە دەمیزە لەچەند خۆش خۆلی بگوژێنم. پێشێنم زۆر مزایدات لەسەرەوە کراوە دڵنیابە لەوەی کە لەم خولە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان هەرخۆم بەرنامەم بۆ هەیە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەم بابەتە بە یەکجاری بۆ هەتایە دادەخات و زۆر بە جوانی و زۆر بە شێوەیەکی زانستی کار لەسەر و بابەتە دەکەین و بۆی کەسی تر مزایدات نەکە ئێمە لەو خولەی پەرلەمان ئەگەر دەرچوونی بووین بە ئەندامی پەرلەمان دڵنیابە فراکسیۆنی پارتی بەهێزترین فراکسیۆن بەهێزترین ئەندامانی پەرلەمان ئەندامانی فراکسیۆنی پارتی دەبن چیتر مەجال و ڕێگای مزایداتی سیاسی و ئەو هەموو کارە ناشایستانەی کە ناو پەرلەمان دەکرێت و ناشرینکردنی ناوی پەرلەمان و پەرلەمانتار ئەوە کۆتایی دێت لەو خوڵە دڵنیابە دەسۆش دکتۆرە بە کورتی وەڵام مامدەوە باوەڕ ناکەم لە بۆ ئیمتیازێکی وا بچینە پەرلەمان لەبەرەوەی کە من وەکو نمونە دێنمەوەکو پزیشکێک و مامۆستایەکی زانکۆ کە لە ئێستادا خەریکی توێژینەوەمە بەرە بە زانستەکەم بدەم ئیمتیازەکانی مامۆستای زانکۆ هەندە کەمتر نییە لە پەرلەمانتارێک ئەوە لەلایەکی تر لەوانەیە پرۆسەی پەرلەمان چەند ساڵێک بە دوام خا لە پلەی زانستی خۆم لە مامۆستایەتی زانکۆ کە بەڕاستی بەڵام ئامانجێکم هەیە ئەوش خزمەتکردنەوەی خەڵکە لە ڕێگای پەرلەمانەوە دەست خۆش کاک شێخ بابێ مەلای جەنابەت پارتی دیموکراتی کوردستان کاندیدی کردی یان خۆت پێشنیارزت کرد بۆ حەزب کە کاندیدت بکە کامەیانت طبعا پێم خۆشە خۆش بۆ خەڵک بەڵێ ڕوونکەنەوە ینی خەڵک بزانێ بەڵێ چۆن کاندید کرا کردنی ئێمە بۆ پەرلەمانی کوردستان طبعا لە دەرەوەی بازنەی حەز و خواستی خۆماندا نەبووە بەڵێ ئەوە لەلایە دوو کە حزبێک متمانەی بە ئێمە داوە پارتی دیموکراتی کوردستان کە کەسێک کاندید دەکا بەر لەوە تەبعاً هەڵی دەسەنجێنی کادیرەکانی خۆی هەڵدەسەنجێنی بۆی بیان باتە خۆلی شەشەمی ئەو جارەی پەرلەمان کە کاراترین کاندید بن بۆ ئەوی بتوانن ئەو یاسایانەی کە تەواو نەکراون یا ئەو کارانە ئەو پرۆژانەی کە حزب و کۆمەلگا و نیشتیمان پێویستی پێک ئەو کارانەی لەسەر بکرێتن و طبعاً ئێمەش کە پەروەردەی دەستی پارتی دیموکراتی کوردستانین کە پارتی ئەزمونێکی زۆری هەیە لەم بابەتەوە دەستخۆش سەران خانتەوە من حەزەکەم سەرەتا بڵێم کە پارتی دیموکراتی کوردستان فەرقەچی هەیە لەگە حسابەکانی دیکە لە مەوزوعی پرۆسەی هەڵبژاردن جیاوازەکەت خاوەن دیسپلینەکی منەظەمە زۆر و بێگومان ئێمە داوامان کرد بەڵام داواکردنەکە چۆنە یعنی بە بڵین فیلتەرات و ئۆرگانەکانی حزبیدا تێپەر ئەبی زۆر باشەوە ئەوە بۆ دیارکەوت کاک دکتۆر جەنابەت طبعا کاکسەهێن پێشنیاز کردیان بەڵێ ئێمە هەمومان ئەندامی ئەو حزبین من و تەواوی کاندیدان ئێمە خزمەتکاری ئەو حزبین لە ڕێی حزبەکەمان خزمەتکاری خەڵکین ئێمە هەمومان ئامادەین ئەگەر بێت و حزب هەر کارێک و هەر ئەرکێکمان پێویست بێت لە هەر شوێنێکی جوگرافی بەڵام بۆ خۆم طبعا لەسەر بنەمای دەکرێت لەسەر بنەمای پسپۆرەتیم بێ دوای ئەوانت بە خۆت بوو پێشنیازڵ بۆ حەزب بەدڵنیاییەوە دوای ئەوە وەکو سەیران خان باس کرد لەسەر بنەمایەکی تر کە هەڵسەنگاندنی تەواوی دامەزراوە پەیوەندیدارەکانی حەزب لە ناوچەوە بگرات تاکو دەگاتە مەکتەبی سیاسی و دوواژار ئێمە هەمومان ڕەزامەندی جەنابی سەرۆک بارزانیمان هەیە کە بووین بە کاندید و ئینشاءڵڵا لە ئاست ئەو چاوەڕوانیە دەبین دەستخۆش جەنابەت لای من گرنگ نییە حەزب منی هەڵبژاردووە یان من ویستومە ئەوە حەزێکی خۆم بووە کە لە ڕێگای لیستی پارتی دیموکراتی کوردستان بتوانم خزمەتێکی هاوڵاتیانی خۆم بکەم و دیار بووە کە سەرۆکایەتی سەرکردایەتی پارتی ئەوەی قبول کردووە لە ڕێگای مێژووی خانەوادەکەم و لە ناو شۆڕش و لە ناو کوردایەتی و لە ناو پارتیدا و ئەو قبولکردنەی ویش لای من پیرۆزە و ئینشاءڵڵا ئەو متمانەی پارتی دەپارێزم گەشتمە کۆتایی پرۆگرامەکەم بەڵام سەر و دێڕێکتان دەدەمێ بۆی دوامی پەیامی خۆتان بۆ دەنگدەران بگەێنن کەرم کە سەیران خان دوایین پەیامم هەر وەکو لە ناوەڕاست باسی کرد بەڵێ من ئومێدەوارم خەڵک بێتە سەر سندوقی دەنگدان ئەو
پرۆسەیەکی چارەنووسسازە بە تایبەتی لۆ هەموو خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و ئومێدەوارم وایی بن چاویان کراوەی بیت دژمنان لە فەراغک ئەگەڕێن کە لەو کەڵێنەوە زەربە لە پەیامەکە ئەزمۆنی هەرێمی کاکچێ. کوردستان باڵێ. دوو دێر دو هەمی پەیامەکە بێنە لیستی پارتی دیموکراتی کوردستان لیستی 190 پارێزگاری لە کیان و سەروەری کوردستان دەکات کەرامەتی هاوڵاتیان دەپارێزێت ئاسایشی هاوڵاتیان دەپارێزێت سەر و ماڵی هاوڵاتیان دەپارێزێت هیوادارم خەڵک بە گوڕوتینێکی گەرمەوە دەنگ بە لیستی 190 پارتی دەست خۆش پەیامی جەنابیش گەیشت کاک دکتۆر من پەیامم بۆ دەنگدەری پارتیە دۆخی پارتی هیچ کاتێک وا باش نەبووە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامانژمان بەدەستهێنانی نیوە زیاتری کورسەکانی پەرلەمان دەست خۆش دکتۆرە بۆیە بە ئەوە تەواو بکەم دەی بۆیە داواکارم هەمومان بە گوڕوتینێکی زۆرەوە بە دوای پەیامەکەی جەنابی سەرۆک بکەوین و بچینە سەر سندوقەکانی دەنگدان و ئەم جارە لەم هەڵبژارنە ئەنجامەکانی ئەم هەڵبژارنە دەبێ هەموو لایەک شۆ بکە دەست خۆش دکتۆرە بەڵێن دەدەم بە هەموو دەنگدەرەکانم کە ڕاستگویانە لەگەڵیان بم لەبەرەوەی بەڕاستی ڕاستگۆیی کلیلی بەدەهێنانی بەڵێنەکانە سپاس بۆ ئامادەبوونتان لە پرۆگرامی بۆ هەمووان سپاس بۆ بینەرانی هێژا کە تاو بێسا لەگەڵمان بوون تا پرۆگرامی داهات و شادمیان